من ناو محمد و خەڵکی هەولێرم یەکی 5 لێرکوان عملیاتم کرد لای دکتۆر دلێروان عملیاتی قەڵەوی گەدەیان لۆ بڕیمەوە شتانە ئەلحەمدولیلا ئێستاکە زۆر باشم و یەک ڕۆژێش لە خەسخانەی مام و خزمەتەکی چاچیان کرد لە بۆ نەخۆشان بەخوای گەورە سەلامەتیان کە ئینشاءڵڵا و ترس و شتەکەشی کووە مەسەرەن هەموو کەس دەترسێتم با هەندێ بەس بەو نەوعەش نییە بریت ترسەکە بترسی چونکە لەبەرەوەی عملیاتێکی بەسیتەوە شتانە کاراسانیان زۆر لۆ کردیان و هیواداریشم ئەوەی قەڵەویشە ئەوانیش بکەن و خەسخانەی میهرەبانی زۆر یارمەتی خەرچیاندایە و یارمەتی مەشیاندایە بەخۆشم خوێندکاری زانستە شەرعیەکانم واتە فەقیهمە خوای گەورە سەلامەتیان کە خوای گەورە بیان هێری لە بۆ ئێمە و هەموو جەماعەت ئینشاءڵڵا و ئەوەی دەورەمەندە و ئەوەی خێرخواز و ئەوەی حەزی لێ خێری بکاتن ئێرکوانە پێدەشێت چونکە لێرکوانەشە دەدرێت تۆ فەقیری مستەحەق و زۆر سپاسی دکتۆر دلێروانیش دەکەم خوای گەورە سەلامەتیان کە ئینشاءڵڵا وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه